حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان لە نووری دیدەما لە باسی نوێژە ئەمجارە باسێکی حوزوری شەیتانەکەین لە نوێژە. با بزانین شەیتان ڕەبتی چییە بە نوێژەوە؟ یعنی مامۆستا ئینسان کە چۆە ناو نوێژەوە ئیتر شەیتان وازی لە ناهێنێ ناوەڵا برام شەیتان هەتاوەکو دەست بەدارە نەبێت لە سەرە مەرگیشە هەتاوەکو ڕۆحەکە نەبینێ بەبەر چای خۆی و دەرەچێ وازە لێ ناهێنێ. لەبەرەوە وانەزانی شەیتان ناچێتە ناو مزگەوتەوە، وانەزانی لە کاتی نوێژەکانە وازە لێنێ، وانەزانی ئەو نەبێ ئاگایە لێت، وانەزانی تۆ کارێکی ئەو نەسادە و ساکارێکی شەیتان ئەبوو چاوە سەیرێکە چاوی خۆی و لێ بنوقێنێ. نا چاوپۆشی لە هەر شتێ بکا لە نوێژی ناکا شەیتان، حەزەکەم ئەمە بزانیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمێ إذا نودي بالصلاة أدبر الشيطان وله ضرات حتى لا يسمع التأذين. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ شەیتان کە جووی لێ بانگ بوو چییە کات؟ پشت هەڵەکات و دەنگێ لە پشتیەوە دەرەکات حتا جووی لە بانگ نەبێ. فإذا قضي النداء کە دەنگەکە تاو أقبل حتى إذا ثوب بالصلاة أدبر. جاکە قامەتێک لە جارێکی تر ئەنجا پشت هەڵەکاتەوە حتى إذا قضي التثويب أقبل کە قامەتەوە بێ دیسانەوە یەتەوە. چونکە لەو کەلیمەی الله ئەکبەر و لەو مۆزوعانە زۆر تێکەچێ لەبەرەوە پشت هەڵەکا. کاتە پێشەوە أقبل حتى يخطر بين المرء ونفسه إنا لله وإنا إليه راجعون. يتشوى يتبن كلاشي إنسانك يعني نات بيني أو براكيا وانا لما خرابتر يتا بيني خوي نفسك يوا يعني لا شروحك اللي جاك سبحان الله سيدي ومانعك. يعني الشيطان مصلحتي لوانيك سترە کەمان عەزلکە نا بەبەردەمانە تێپەڕێ نا لەگە براکانمانە دوورمان خاتەوە نا ئەم جارە ئەو نزیکە بێتەوە یەتە بینی خۆت و نەفسی خۆتەوە. یعنی لاشت لە شوێنێکە و ڕۆحت لە شوێنێکە، خۆت لە شوێنێکی و خەیاڵت لە شوێنێکی ترە. ئەمە هەمووی شەیتانە. زۆر جار لە خۆمان پرسیوە سبحان الله مامۆستا فەرمێ هێندە پڕ فیتنە بوو دنیا کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلوق. سبحان الله ئەوەی ئەمڕۆ بە دەوری عەرشیایە هەلهەلەی مەخلوق سبەی بە دەوری نەعشیە دەبینی وەلوەلەی مەخلوق. بە پەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان دەبوو قەت بەم شێوازە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق بە ئاوی تێگەیشتین دنیا کەچی هەر سەرابێ بوو هەموو دەشین بەخنکان و لە وشکیش هەمەلەی مەخلوق. جا فەرمێ هێندە پڕفیت نەبوو دنیا کە ئیبلیسێکی وەک ئیبلیس نەماوە مەئمەنی غەیری کڵێشە و کەڵکەڵەی مەخلوق. مامۆستا محەممەد فەرمێ شەیتان ئەوە دنیا پڕفیتنە و ناڕەحەتی بووە نازانێ لە چوا خۆی بشارێتەوە هاتووەتە ژێر کڵێشە و کەڵکەڵەی مەخلوقەوە. کوردی شەڵێ شەیتان چۆتە ژێر کڵێشەی چۆتە بنڕیشی کاکە لە کەلی شەیتان وەرە خوارەوە. سبحان الله هەمووشمان نەزانین بەس بە جۆشێکی. ئێستا شەیتان ئەو نزیکە لە تۆ باوکی من یەتە بینی خۆت و نەفسەکەتەوە نەیاڵێت پێتەڵە چی؟ اذكر كذا بیل لە قیامەت کەرەوە بیل لە عەزەمەتی خوا بکەرەوە بیل لەوە بکەرەوە نا وڵێ خۆ تۆ ئەمزار نەبزانی هین بە چەندە دۆلار ئەمڕۆ بە چەند بوو نەبزانی معاش یا نایە ئەگا لە دنیا هەر نەماوە
هەر تۆ سەیری کە بزانە هەواڵی خێزانەکەشە پرسی بە نەخۆشی بەجێگەشت خاتۆ بڵێ کێوە خەمی خێزانی منە بووە هەزاری و یەک خطۆرەوە بۆ ئەخڵقێنێ بەس بۆ ئەوەی کە لە نوێژە کۆ دوورخاتەوە لما لم يكن يذكر شتی واو بیرە خاتەوە سبحان الله عەڵێ لە قوتوی هیچ عەتارێکانیە قەت بە بیری شتە نەهاتۆ بیر لەم شتانەکەیتەوە 20 ساڵە بیری لە شتێ نەکردوێتەوە لە خەیاڵ تا وەختێک زانی خەیاڵی مناڵی و گەورەی و کابرا 100 ساڵە مردووە بیری تۆ یەخاتەوە حتى يظل الرجل لا يدري كم صلى أو أن يدري كم صلى حتى يظل الرجل أن يدري كم صلى حتى إنسانك وايل يدي نازانێت چەندی نوێژ کردووە سبحان الله بەڵێ خۆشەویستەکانم ئەمە شەیتانە بۆیە وەختێکە زانی ئێمە الله ئەکبەرە کەینی و لە سەلامەکە بیرمانەکرێت و کورە با بەخۆی من نوێژمان کرد بەڵام خەیاڵ و ئەو نا خطوراتی بەدڵ تا هێناوە بەس ئاگامان لە نوێژەکەمان نەبووە دواییش کە نوێژ تەواوە بێ کە سێرێکی ئەم خەیاڵانە هەمووی خەیاڵاتێکی پوچن کەس بە فلسێک و عانەیەک لە دوای نوێژ نایکڕێ بیریشی لای نامێنێ بەڵام لە کاتی نوێژەکەیە شەیتان هەموو ئەمانە بۆ دروستەکە بەڵێ خۆشەویستەکانم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سەحابەکانی ڕیزەکە فەرمێ رصوا صفوفكم وقاربوا بينها وحاذوا بالأعناق فوالذي نفسي بيده إني لأرى الشيطان يدخل من خلل الصف كأنها الحذف فەرمێ شانتان بنووسێن بەشان یەکەوە ڕیزەکانتان ڕێککەن سوێن بەوەی کە نەفسی منی بەدەسە من شەیطان ئەبینم داخڵی بینی سەفەکانە بێ وەکو گیسکێکی بچکۆلە بە بینتانایەتەوە چێ یعنی ئێستا شەیطان لە کڵێشە و کەڵکەڵە و دڵی خۆمان دەرچوو ئەنجا ئەیەوێت شەقی سەفەکەشکە ئەنجا ئەیەوێت لەگە براکەمان شانم جوود نەبێ قاچم جوود نەبێ لە یەکتری دوور بین بۆ ئەوەی کە شەیطانە بچکۆلەکان بێنە بینمانەوە سبحان الله هەتاوەکو ئەم حەدە شەیطان تەخەسوسی هەیە لەم مۆزوعەیە خۆشەویستەکەم بزانن نوێژ چونکە تەخەسوسی ئینسانی موسڵمانە و ئینسانی خاشعە ئینسانی لەخوا نزیکە شەیطانیش بۆ خۆی لەم معرەکەیە خەڵکێکی زۆر زۆر مختصە نێرێ عوسمانی کوڕی ئەبی العاص ئەجێڕێتەوە فەرمێ يا رسول الله إن الشيطان قد حال بيني وبين صلاتي وقراءتي يلبسها علي الشيطان مشغولي كردم داخل بوو لەسەر خەت لەگەڵما تەشویشی لەسەر دروست کردم ئاگام لە نوێژ و ئاگام لە قیراءەت و ئاگام لە قورئان خوێندنەکەم نەما پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چی فەرمێ ذاك شەیطان يقال له خەنزەب ئەوە شەیطانێک کە ناوی چییە ناوی خەنزەبە خەنزەب چییە خەنزەب پرۆفیسۆر و دکتۆراکەی لە نوێژە هێناوەتەوە چەند ساڵە باوکی تۆ لە دایک نەبەوەی اختصاصی لە نوێژە هەیە یعنی سەدۆ بە تەمای دەرەقەتی ئەمە بی نوێژی لێ تێکەیە قورئانی لێ تێکەیە ژیانی لێ تێکەیە چۆن چووی ئەمە خۆتی لێ ئەپارێزی ئەمە لە کاتێکا سەحابەیەک بەدەستیەوە گیری خواردووە سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فإذا أحسسته فتعوذ بالله منه ئەگەر هەستی پێکرد ئەوە پەنا بگرە لە خوا لەم شەیطانە وەتفل على يسارك ثلاثا سێجار ئەوە تفکە بۆ ئەوەی کە پشەڵکە بۆ ئەوەی کە لێو دوورکەوێتەوە بزانی تۆ ئەزانیت کە وەسوەسەکە هی ئەوە الذي يوسوس في صدور الناس ئەم شەیطانەیە کە وەسوەسەکە دروستەکە هەستەکە کە تۆ هەستی پێکردووە چونکە خۆشەویستەکەم دز وایە تۆ ئێسەکەنە بە تەمای بەڕەسیدێکی گەورەوە بڕۆیتەوە بۆ ماڵەوە بە تەمای لە نوێژەکە تا لە 100 ڕقەمەکەی خۆتە دەستکەوێت کە خۆی گەورە بۆی دیاری کردووی لە پلۆپای نوێژ بەڵام شەیطانیە چیەکە دەسەکا بەم گیرفان تا بزانە چەندی تایە کە زانی پێزانی دەسەکێشێتەوە کە دەسەبا بۆ ئەم گیرفانە زانی تۆ مەشغوڵی ئەوێ لێرەگی پارە دەرکە کاری ئاگام لێتە نەڵی لە نوێژە ئاگام لێتەوە بەتەمای لە نوێژەکەم بدزی بەتەمای لە ڕەسیدم کە بکەیتەوە بەتەمای لە نوێژەکەم مەشغوڵم بکەی بەتەمای ئەو 100 دەرەجەی کە خوای گەورە بۆ نوێژەکە بۆی داناوم 50 وەرگرم 40 وەرگرم دەرنەچم دوای پێم پێ بکەنی
دەستکێشەرە بەزانم ئەزانم تۆ دزی نوێژیت لەبەرە وریابە ئەو تفەی کە لەیەکەی یعنی ها ئاگام لێتە کە تۆ ئێستاکەێنە خەریکی چیت ئەیش بەخۆی هاچێتەوە لەبەر تۆ چۆن مەشغوڵ کردو ئەویش تۆش ئەو مەشغوڵکە بەخۆیەوە بۆیە بەڕێزەکەم ئەمە هیچ کەسێک لی بێ بەش نابێ تەنان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە لە نوێژایە ئەفەرمێ ئەعوذ بالله منک پەنا ئەگرم بەخوا لە تۆ ئەلعنک بلعنة الله لعنەتی خوات لێ ئەەکەم سەحابەکان کە تەواو بنەڵێنی پێغەمبەری خوا شتێکت فەرموو ئێمە پێشتر لێمان نەبیست بووی تۆ لە نوێژان قسانە بکەیت دواتریش بینیمان دەست ئاوا درێژ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن عدو الله إبليس جاء بشهاب من نار ليجعله في وجهه إبليس هات ئاگرێکی پێ بوویستی بیکا بە دەمو چاومە منی ژوتم ئەعوذ بالله منک پەنا ئەگرم بەخوا یعنی پێغەمبەری خوا لە ناو مزگەوتی مەدینەیە لە ناو سەحابەیە ڕەتی مباشری لەگەڵ خوای گەورەیە ئیبلیسی ڕقەم یەک ئەم جارە دەرەجەیەکەکەیان ئیتر ئەوەی کە سەری هەمویانە ئەم خۆی بۆم پێغەمبەری خوا تەرخانەکە چکۆ ئەزانە کەسی تر دەرەقەتی پێغەمبەری خوا نایە ئاگرێکی پێ و چکە خۆی لە ئاگر دروست بووە ئێسەی بیکا بە دەمچوای پێغەمبەری خوا لە ناو نوێژە پێغەمبەری خوش پەنایەکی نییە غێری پەنای خوا نەبێ فەرمێ ئەعوذ بالله منک پەنا ئەگرم بەخوا لە تۆ سەحابەکان هەستی پێکەن سەحابەکانی بینن کەواتە ئەگەر ئەمە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم ئەبێ وەزعی من و تۆ چی بێ بەدەست شەیتانەوە بەڵێ خۆشەویستەکەم لە هیچ کاتێکی ترا نییە کە شەیتان ئەوەنە لەسەر خت بێ لەگەڵ ئینسانە بۆیە شەیتان لە کاتی نوێژە دیقەت بن ئەگەر هیچ لەمانی پێ نەکرا چیەکە إن أحدكم إذا كان في الصلاة جاءه الشيطان فأبس به كما يبس الرجل بدابته ئەگەر یەکێکتان لە نوێژا بوون شەیتانی یەبۆی وا لە ئینسانەکەکە چۆن ئینسانێک لە دواوە حیوانەکەی لێ ئەخوڕێ ئاوا لێت ئاواتان لێکا لە دواوە یعنی عیب نەبێت چیمان لێکە سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حتا ئینسانەکە وای لێ دێ شەیتانەکە لەگەڵ یاکە هادی ئەبێتەوە ئەضڕەتە بەینە ئیلیەتەی لیەفتینەه هەوایەک دەرەکات لە بینی سمتی ئینسانەکەیە بۆ ئەوەی کە مەشغوڵیکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کەستان بانەڕوا یان بای جوۆی لە دەنگێ بێ یان بۆنێ ببیستێ ئینجا هەستکان نوێژەکەی بەتاڵ بۆتەوە یعنی هیچی پێ ناکرێ جا لە باوە تۆ دەستنوێژە نییە ئەها عیب نەبێ هاش هەر چۆنێ خۆ گیر کردو واو کردو ئاخرێکەی دەستنوێژە نییە اینجا مەشغوڵ تەکا هەتا ئەخیر نازای نوێژەکە چۆن کردو لەبەرەوە خۆ زۆر گیر مەکەرەوە ئەو بزانە شەیتانە چونکە لە کاتی ترا ئەو حرەکەیە بۆ نایە سوبحان الله بۆ لە کاتی نوێژە بیزات حەز بە جوڵەیەکەکەی لەو شوێنەیە ئەمە دەبی شەیتانە بۆیە بەڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەنە تەکیدی کردوتەوە فەرمێ لا تدعوا فرجة للشيطان أو لا تذروا فرجات للشيطان ڕێگە بە شەیتان مێن داخلی نوێژەکانتان بێ و تێکەڵتان بێ و نوێژەکانتان لێ تێک بە بۆیە أفرمي أجر هركة سيكتان إذا صلى أحدكم إلى شيء يستره من الناس فأراد أحد أن يجتاز بين يديه فليدفع بۆیە پێغەمبەری خوا فێری سەحابەکانی کردووە هەر کاتێک ئینسان سترەیەکی دانا و کەسێک ویسی بە بەردەمیا بڕوا منعیکە جارێکیان ئەبوی سەعیدی خودری نوێژەکات کوڕێکی مەڕوان بە بەردەمیا تێپەڕێ ئەمیش ڕێی لێ ئەگرێ هەرێوێت تێپەڕێ لێدا ئەویش دیارە ئەگری مەڕوانی بۆ لای ئەبی سەعیدی خودری کە سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەو بران بۆ لە برازەکەی خۆتدا ئەویش ئەفەرمێ ئینەما ضەرەبت الشەیطان بەخوا من لە شەیطانم چۆن لە شەیطانیە فەرمێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فأراد إنسان أن يمر بين يديه فيدرأه ما استطاع با منعیکە هەرچەند نێتوانی فإن أبى فليقاتله فإنه شيطان أجر حرويستي تبرئ با نهيلة چونك أو شيطان بشري لقلك چكو شيطان يبي تبرئ سبحان هل خيال بري شتيك ببردم تانا تبرئ خيالك بري يعني بمجرازية شيطان بويا برز كان شيطان لكاتي نجعل لهمو كاتي زياتر لسر خطة لقلمانا كمفروضة لكاتي نجعل لهمو كاتي لما عنده تربية بويا
مەلایکە بە دەرەجەیەک حوزوریان لە نوێژە هەیە، شەیتان بە دەرەجەیەکی چڕۆپەرتر لەگەڵ تا خەریکن بۆ ئەوەی کە ئەو دەرەجە و پلۆپایی کە خوای گەورە بۆ نوێژ بووی دانابیت پێنەگەی و دوایی لە ئەخیرە هەمووی لە دەست بچێ ئەنجا دانیشە لە بەر دەرگای مزگەوتەکانە و لە پشتی بەرماڵەکەتەوە قاقا پێ بکەنێ بڵێ ئەوە نوێژێ بوو وەڵای بۆ منیشی بکردا نەمەویست. السلام عليكم ورحمة الله وبركاته. حي على الصلاة.